سڵاوێکی دووبارە بۆ هەموو هاوڕێیانی خۆشەویستی سینەماستۆری و زنجیرەی گەمەی تەختی پاشایەتی لە وەرزی پێشوودا بینیمان کە کاتلین بۆ ڕزگارکردنی کچەکانی جێمی بەرزیوە ئازاد دەکات. لەلایەکی ترەوە لە شەڕی نیوان دوو براکەدا ڕێنلی و ستانیس برا بچووکەکە بەهۆی سێبەرێکی جادووی ڕەشەوە دەکوژێت. بنەماڵەی ژنەکەی لەگەڵ لانستەرەکان یەک دەگرن کە لە ئەنجامدا برا گەورەکە لە هێرشەکەیدا بۆ سەرپایتەخت تووشی شکستێکی گەورە دەبێت. دوای ئەم ڕووداوە دەستگیرانەکەی سانسا و جوفری هەڵدەوەشێتەوە و مارجێری وەک هاوسەری نوێی جوفری دەستنیشان دەکرێت. دێنریس کە لە شاری کارس گیراوە بە یارمەتی سێ ئەژدیهاکەی خۆی ڕزگار دەکات. بەو زێر و خشلانەی کە لە زار و دەستی کەوتووە دەکەوێتە ڕێ تا سوپایەکی ڕاستەقینە بۆ خۆی دروست بکات. لە باکووری جۆن دزە دەکاتە ناو مرۆڤە کێوەکانەوە. ئەویش لە کاتێکدا سوپایەک لە مردووی جوڵاو لە دیوارەکە نزیک دەبنەوە. بەم زوانە چاوەڕوانی پوختەی وەرزی سێم بن.